تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەبێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکارمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. دیارە هەمیشە لەسەر ئەو ئاڵۆزی و گرژی و ڕووداوانی کە دێنە پێش لە هەرێمی کوردستان، بەرپرسان و کەسایەتی حیزبەکان و خەڵکی ناوخۆی هەرێمی کوردستان قسە و باسی لەبارەوە دەکەن و گفتوگۆ دەکەن و ڕاو بۆچوونەکانیان دەگوازینەوە. من ئەم شەو مەبەستمە کە جیاواز لەو خەڵکانی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە ناو ڕووداوەکانەوە سەرنج و بۆچوونی خۆیان دەخەنە ڕوو لەسەر کۆی ئەو کێشانی کە لە هەرێمی کوردستان و پرسانی لە هەرێمی کوردستان دێنە ئاراوە، سەرنجی کەسێک بۆ ئێوە بگوازمەوە کە هەمیشە ئەو لە دوورەوە قسە و تێبینی خۆی هەبووە لەسەر ئەو ڕوودا و پرسانی کە لە هەرێمی کوردستان دێنە پێش. ئەویش نەجمەدین فەرەج ناسراو بە مەلاکرێکار کە کەسایەتێکی ئیسلامیە هەمیشە ڕاو بۆچوون و سەرنجەکانی خۆی دەخاتە ڕوو لەسەر ئەو ڕوودا و پێشهاتانی کە لە هەرێمی کوردستان دێتە ئاراوە. من مەبەستمەم شەوکە سەرنج و تێبینەکانی ئەو لەسەر ئەو دۆخەی ئێستا کە لە هەرێمی کوردستان دەگوزەرێ، لەسەر گرفت و ئاڵۆزەکانی عێراقیش حتمەن کە ئێستا بۆ تەبابەتێکی گەرمی میدیایی دەمەوێت سەرنجی مامۆساکرێکار لەسەر و بابەتانە بۆ ئێوە بگوازمەوانێ کە ڕاستەوخۆ لە نەرویجەوە لەگەڵمان دەبێت. مامۆساکرێکار، سوپاس بۆ ئەوەی کە میوانی تاوتوێت. سپاس بۆ ئێوەش برات. سپاس دەکەم. مامۆسا، مەبەستمە کە بۆ دەست پێ بکەم ئەوەی ئێستا لە عێراق دەگوزەرێ بە شێوەیەکی گشتی و ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزەرێ، دەمەوێت سەرنج و تێڕوانینی ئێوە بزانم. تەنها زۆر جار دەوترێت ئەوەی کە لە عێراق دەگوزەرێت تەنها بابەتێکی تائیفیە، گرفتەکان بۆ عێراق بۆ جۆرانەوەی لە هەرێمی کوردستانیش دەگوزەرێت، دەوترێت کە جگە لە ناکۆچی و ململانی سیاسی هیچی دیکە نییە. دەمەوێت سەرنجی ئێوە سەربار بکەم بۆ ئەو تێبینیانی دەوترێت لە سەردۆخی هەرێمی کوردستان و عێراق. ئێوە پێتان وایە ئەم دۆخە لە چێوە سەرچاوەی گرتووە؟ ئەم کۆمەڵە مافیایانەی گەیشتونەتە سەر دەسەڵات لە بەغدا بنیان لە کوردستان، ئەمانە ئیتر ئەو شێوازانەی تر ئەوانەی کە بۆ ململانێ ئەشێن لە ناو خەڵکە، پەرتەوازەکردنی خەڵک، ڕێگەنەدان بە ئازادی خەڵک، ئەمانە ئیستغلالەکەنەوە. ئەنجا لە جنوبە مەسەلەن ئەوان طبعاً زۆرتر لەسەر حقدێکی تاریخی ئەتوانن خەڵک بوروژێنن بۆی ئەم وروژاندنە عاتفیە بەرامبەر بە سونی بە ناوی وەهابی، بە ناوی داعش، بە ناوی هەرچی شتێکی تری لێنێ، ئەگەر بۆی لوا بە ناوی ئەمریکا و دژی ئەمریکا، لە کوردستانیش بە هەمان شێوە دژی داعش، دژی ئەمنیەتی کوردستان، ئیتر هەموو کەسێکیش ئەمنیەتی وڵاتەکەی خۆی کاتۆ بە حجەیەک لەسەرەوە. بەڵام ئەسڵ خەڵک بێزار بووە لەمانەی لەسەر دەسەڵاتن بە تایبەتی لە دوای 2003ەوە، چونکە هەمویان بە ئیدعای مافی مرۆڤ و بە ناوی پێغەمبەرانەوە قسەیانە کرد و ڕەفتاریان ڕەفتاری شەیتانیەکان بوو. ئەمانە خەڵک بێزار بووە لێیان لە بەغدا بنیا لە هەولێر. ئەمێ پێم وایە ئەسڵی مەسەلەکە ئەمێ. مامۆساکرێکار، هیچ تێبینیەکت هەبوو لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و بژاردننی پەرلەمانی عێراق کە دواتر ناڕزایەتی هەندێک لایانی لێکەوتەوانێ؟ بەڵێ طبعاً ئۆکەی هەڵبژاردن بوو، یعنی بەڕاستی یعنی کۆتا پلەی ئێستهتار و گاڵتەکردن بە عەقڵی خەڵک و بۆچی بێقیمەت دانانی خەڵکە. یعنی برایە مەگەر تەماشاکەی وەنسبەتی کوردستان و سێشتی زۆر مەسیری زۆر گەورە کەس نەگەڕایە بۆ سەر میلەتەکە و ڕای میلەتەکە. یەکەم ڕیفراندۆم، دووهەم 16 ئۆکتۆبەر، سێهەم ئەو انتخاباتە حەقیرەی کە کرا، یعنی گاڵتە پێکردنەکە مەهزەلەیەکە بەخوا قەسەم بڕوان ناکەم نە لە گامبیا ڕوویدابێت کە گامبیا بەقەدەر کوورانە بێ، نە لە هیچ وڵاتێکی ئەفریقیشتی وا ڕوویدا. باشە، بەڵام چێ قیادی ئێمە دەکا مامۆساکرێکار؟ خۆ بە نەتیجە هەموو هێزولایەنەکان بەشدار بوون. کۆمیسیۆنێکەیە کە بە جۆرێک لە جۆرەکان لە کورد بۆ نمونە خەڵکی تێدایە، لە ناو لایەنە عێراقی و کوردەکانە دیسان خەڵکی تێدایە. چێ قیادەی ئەوە دەکا ئەگەر بەو جۆرەیە کە حتمەن تۆ تەفسیری دەکەی؟ قیادە شەقاوەکانەی کەنەوەی کە قدرەتی عسکەری و ئەمنی و مخابەراتی و اقتصاد و نەوتەکانیان بەدەستە، ئێوانش معلومن لەسەرەوە پارتی وێچێتی و لە خوارەوە حەشدی وەحشی. ئیترەوانە تەوان هەراوانەی بن بەڕێوە، یعنی دوای قیمەتەکەی چێکاتی خۆی نیکسۆن بە خرۆشۆفی و دوتیەوە بۆ انتخابات ناکەن.
انتخابات بۆچی انتخابات بکەن بۆی کە خەڵکی بزانن چێ دێتە پێشەوە چێ گۆڕانکاری قبوڵەکە چێ گۆڕانکاری ئەوێ وتی باشە پێم بڵێ چێ ژمارەی دەنگەکان ساغکاتەوە چێ دەنگەکانە ژمێرە ئێبتالی ئێمە مبتەلای ئەوەین چێ دەنگەکانە بژێرێ ئێتە قیمەتی چییە مادام پارتی خۆی بەتەنیا ئەتوانێ هەموو شتێک بکات تەواوی تر لە کوردستانە گۆڕانکاری بە چ سفەتێک دێتە پێش باشە بەڵام ینی ئەو پرسیارێکی جددیە کەواتە گرفتەکە لەکوێدایە لەم هێزانەدایە کە دەسەڵاتن بۆ نمونە هەرێمی کوردستان وەردەگرین ئەگەر گرفتەکە یعنی یەکێتی و پارتیە ئەگەر ئەوانیش گرفتەکە بن ئەی وەزیفەی هێزەکانی بەرامبەر هێزەکانی ئۆپۆزیسیۆن بۆچی ئەوان ناتوانن ئەو گۆڕانکاریە دروست بکەن آخر ئالیەتی گۆڕانکاریەکان پێێنێ ئالەتی توانینەکەی کە جەناب دەپرسی بۆچی ناتوانن ئالیەتی توانینەکە چییە؟ ئێ باشە یانیەوە گۆڕان نەیتوانی و هەر شەکوای بەرز کردو و سکاڵای کردو و چوو شکاتی کردو لە لای هەمان گورگ شکاتەکات و کە خۆی مدعیە و حاکمە و هەموو شتەکان خۆیەتی شاهیدەکەش خۆیەتی ئێوە یەکگرتوویە ئیسلامیەکانی تر توانیان قسە بکەن قسەکردنەکە چییە چێتە تورەکەی چییە چ گۆڕانکاریەک هەیە دائیمە ئەبێ ئەومان لەبەر چاو بێت دکتۆر یوسفێکی مؤدەب و شیاو بۆ ئەو شوێنەی خۆی عملاقێکی گەورە لە پشتیەوە کە نەوشیران مستەفا حرەکەتێکی گەورەی گۆڕانکاری جددی وەکو بزتەوەی گۆڕان لە پشتیەوە بوو ئیسلامیەکانیش تەییدیانە کرد ئێ نەیتوانین لە سەیتەرەکە بڕاتە ئەو دیوە آخر ئەم نەتوانینە خاڵی لاوازە یان بەرامبەرەکەی گرفتی بۆ دروست دەکات چونکە خۆ بە نەتیجە ئەگەر یەکێتی و پارتی چەند خراپ مامەڵە بکەن حکومڕانیکی خراپیان هەبێ وەکو جەنابەت باسی دەکەی بەڵام خۆ بە نەتیجە دەبێ هێزەکانی بەرامبەر ئەمە چاپ بکەنەوە آخر هێزی بەرامبەر ئالێتی چاکردنەوەی پێ نییە ئالێتەکە چییە کە نیانە ئالێتەکە چییە نیانە تۆ منت بردوتە سەر جادەیەک کۆمەڵە شەقاوە بۆم هاتوون بە چەقۆ و هەموو چەقۆچێش و جنێوفرۆش و هەمووی لە مقاویلی یەک نین من هەرەبێت تەنازول کەم ڕابێ بڵم چی حرەکەتێکەکەم چەقۆیەکەم بەرەکەوێ مەجبورە بێ ڕاکەم کە ڕاژەکەم جەماوەەکە پێمەڵە ئەی تۆ نەدوتر مافەکەتان بۆ وەرەگرین بەرامبەرەکە چەقۆ کێشە بەرامبەرەکە عەزیزی من با کورت و مختصر بیڵێن پارتی وێچێتی تەقەن یەکێتی کلکە ئێستا پارتی نەدینی پێماوە تاکو بڵێن لەخوا بترسە و برا قەبر و قیامەتێک و مەسئولیەتێک هەیە نە مافی مرۆڤ زانێت چی هەتاکو پێ بڵن کاکە جان مافی مرۆڤ ڕعایەت کە چونکە ئەوروپا لەسەر ئەوانە دروست بوون لە 1940 خەڵک لەسەر نەزەری ئەبراهام ماسلۆ دروست بووە کاکە قەدرمان بگرە ئەو نەخێنەواری چوە لەوە تێنابێت پێی بڵێن کاکە پیاوی چاک ئەمە قەومین ئەمە هەموو خەڵکە کوردە برا ئەمانەی لە زیندانن کوردن ئەمەی چەوساون کوردن ئەمەی داوای مافی خۆیانەکەن کوردن ئەمەی کە تاقمەکەیشی ناتوانێت تازەکاتەوە تەقاعودەکەی 4 ساڵە وەرنەگرتو ئەمەش هەر کوردە نەجوێ لە دی نەگرێ نەجوێ لە مافی مرۆڤە گورێەوە دیموکراسی نەجوێ لە قەومیەتە گرێ برامۆک و عشایریش مەبنونین ڕەفتارمان لەگەڵا بکاتەوە ئەم تعریفەیە بۆ پارتیە بۆ پارتی لە 100 باشە بەڵام خۆ پارتی بە نەتیجەوە چەند هەڵبژاردنێکە لە هەرێمی کوردستان جا لە هەڵبژاردنەکانی خۆ پەرلەمانی عێراقیش بەڵام هێزی یەکەمە و بە نەتیجە دەنگدەری خۆی هەیە و ینی زۆرترین حەجمی پەرلەمانی لە لای پارتی دیموکراتی کوردستانە هەر هێزی یەکەمی ژەمێنێتەوە چونکە ئەوە مسابقەیە بە ئەسپێک کە نەوشیرا مستەفا و کوتم عملاقێکی گۆڕانکاری قەومی یان نیشتیمانی ساختر بڵێن باشتر بڵێن کە ئەوتی من ناتوانم خۆم ڕەشەحکەم بەرامبەر بە مەسعود بەرزانی معناوێ بە یەک ئەسب مسابقاکەن هەر ئەسپەکار ئەو سەرەکەی ئەبگەر ئەمریکا بە پیاوەتی خۆی خستێ لە باشە بەس مامۆستاکرێکارەمە جۆرێک لە بێئومێدی دروست ناکات کەواتە ئەمەلی گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا نییە ئومێدی گۆڕانکاری لە لای من بە نەزەری من ئومێدی گۆڕانکاری بەو ئالیەتە کلاسیکیە پلاستیکیە تەزویرە بە هیچ شێوەیەک نیە 100 جاری تر بچینەوە بۆ انتخابات پارتی هەر یەکەمە ئادام مەلا بەختیارە لە یەک کورسیش بێنینەوە هەر یەکێتین بەخوا کاکەجیان پارتی هەر هەمووی ئەندامی نەمێنێ کەس نەمێنێ پەڕۆیەکی زەرد هەڵکە بەڵێ برا خۆ ئێمە عەشرەتی بەرزانی باشە بەڵام ئەمە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە لە شوێنێکدا وتە یەکێتی پاشکۆیە بۆچی یەکێتی پاشکۆیە لەبەرەوەی پارتی احتیوای کردووە بەشەکەی تریشی ئێران احتیوای کردووە ئەوانەی کە پارە و هێز و نەوت و مخابراتیان بەدەست و جەلادی زیندانەکانیان لەگەڵ عایدی قاسم سولەیمانین و ئەوانەی تریش کە توانایان نەماوە پاڵیان داوە بە پارتی و کە ناتوانن دەرچن لە یەکێتی بەڵام مامۆستاکرێکارانی من دیسان و بەسمەوە پرسیارە بکەمەوە خۆ یەکێتی و پارتی شەرعیەتی پەرلەمانیان هەیە شەرعیەتی ئینتیخابیان هەیە یعنی ئەوەی کە ئێستا ئەوان حکمی هەرێمی کوردستان دەکەن
هۆکارەکەی ئەمەیە کەواتە بۆچی هەموو خەتاکان هەموو گرفتەکان بەواندا هەڵبواسرێ؟ ئاخری هەر ئەوەیە کە کابراایکی وەزیری گۆڕان وەزیرێکی ئیسلامی وەزیرێکی هیتری سربەخۆ کە ناتوانێت هیچ شتێ بکات لەبەرەوەی مەکتەب سیاسیەک تەدەخولەکە ئێمە کاتی خۆ وەزیری ئەوقافیشمانە بوو برا وەزیری ئەوقافەکەمان نەیەتوانی مەلای مزگەوتی شێخ ئیبراهیم یا سەید ئیبراهیم لە کەلار لابا لەبەرەوەی مەلاکە کورد و قاسم دەمانچەیەکی دابووە نوێژی بەیانیانی ناکرد کە لە دەرگای مزگەوتەکانەدا بە دەمانچایی کردەوە ئێبرا وەزیری ئەوقافەکەمان نتوانێت مەلایە لابا ناتوانێت ئێستاش هەر هەمان شتە برا باشە باوە ساکرێکار مەسەلەکە لەم ڕوحیەیە یعنی ئەو کەسانەی کە هەڕەمی دەسەڵاتیان لە دەستایە باشە ئەمانە قووەتی تەشریعیان پێیە ئەمانە دیبلۆماسیەتی دەرەکیان هەیە ئەمانە قووەتی قانونیان پێیە حکمیان بە حکما هەڵزناون و نەوتەکە بەدەست ئەوان و اقتصاد شەفافیت بیان بە هیچ شێوێک ناخەنە ڕوو مەکتەب سیاسیش تەوەری هەموو ئیشەکانی تریانە ئەمانە چۆن لە دەست دەرەهێنرێن بە خەڵکێکی نەرمەلی قەباڵڕێن بە خەڵکێکی مؤدەبی حەزاری پیاوێکی محتەرەمی خەباتی مەدەنی هاتووە لە کاکە جانمەوان نابێ پیاوی چاوبنێمەش ئینسانین برا پارتی حکمی کوردستان حکمی عراقیش طبعا بەخوا قەسەم ئاوا بڕە 100 دانە ساڵی تر ناگاتە کینیا کە وڵاتێکی ئەفریقی باشە بەڵام مامۆستا کرێکارێکەواتە وەزیفەی هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئێوەمانان کە بە زمانی ئۆپۆزیسیۆن حتمما قسە دەکەن لە بەرامبەر دەسەڵاتە وەزیفەی ئێوەمانان چییە؟ کەواتە دەبێ بڵین زیادەن ئەمانی دیکە ئەوان حکمی خۆیان دەکەن وەکو تۆ دەڵی تا 50 ساڵ 100 ساڵی دیکە خەڵک چاوەڕێی چی بکا بۆ گۆڕانکاری ئەگەر ئەم سیستەم و حکومڕانیە خراپە؟ آخر خەڵکەکەمان فێری ئیزدیواجیەت بە وەکو بەنی ئیسرائیلی لێ هاتووە تۆ بانگەکەی بۆ لای خوا ئەو هاوارێتی بۆ پاقلەکەی کە بەیانیانەی خوارد لە میسر سیدنا موسای فەرموو وەرن ڕزگارتانەکەم خوا ڕزگارتانەکە ئەتان بینەوە بۆ فەڵەستین بەسەرکەوتووی ئەچنە ئەوەوە کەچیان ئوذینا من قبل أن تأتينا ومن بعد ما جئتنا والله هەموو بەسەبەبی تۆ ئەم کێشانە دروستە بێت ئەبێ میلەتەکەمان وا هۆشیار بکەینەوە وا ڕۆشنبیر بکەین کە ئەم دام و دەستگایانەی کە هەن ئالیەتی حکم نین ئالیەتی ئاڕاستەی کۆمەڵگە و ئیدارەی دەوڵەتی نین ئەمانە سەرتاپا گەندەڵن یعنی وەکو سیارەیە کە لە فەحز دەرناچێ یعنی معقول لە سیارێک لە وڵاتانە کە لە فەحز دەرنەچوو ناتوانی لێی بخوڕی نەگاعەکەی ماوە هەمووی ژەنگە نەسوکانی ماوە ئستۆپی ماوە بنزینی والحاصل هەموو بیئەکەشی فاسد کردووە ئەمەی ئێمە ژوان لەبەرەوە ناتوانانی احتیمات کەیتە سەر ئەم ئالیەتە بۆ ئیدارەی دەوڵەت و ئاراستەکردنی کۆمەڵگەکە کە ئەتەوەیەکی چی تر بێنیتە پێشە بێنەوەیەکی تری بە هیممەت و بە ئێرادە و خاوەنویست و خاوەن پشو درێژی و تەزحیە بێتە پێشەوە ناکرێ بەم خەڵکە بڵێن ڕۆشنبیر بن و هۆشیار بن کاڵێن دەنگ مەدەن دوایی بۆ هەلەکە سەما و دەهۆڵپتان و ڕقسکردنەکە خەڵک بڕاتەوە دەنگ بدات ئەبێ ئیرادەمان وابێ خوای گەورە لە سوورەی ڕەعدا فەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خوای پەروەردگار قەومێک ناگۆڕێ هەتا ئەو شتەی ناو خۆیان نەگۆڕن ناو خۆیان ناوخۆی زاتی تاکەکانە ناوخۆی کۆمەڵگەکەیە ناتوانین ئێمە ئەوان بگۆڕین کە خۆمان ناتوانین بگۆڕین دوایی وردەوردە پارتی وامان لێکە ئێستا ئەوە ئەوێ هەرچۆنێک بێ هەولێر وەکو دووەک لێ بکە دوایی دێتە سەر سلەیمانیەوە قاسم سلەیمانی نەیهێژەجینا مستەر ئەدهەم بەرزانی وەکو مستەر کوک و مستەر دنلۆ بوو ئەوانی مستەرەکانی زمانی ئینگلیز ئەوە وەکووانەی توانی ئەوش نوێنەری ئێلێزابێت بێ و بێتە پێشەوەیش وردەوردە سلێمانی احتیواکە بەرابەر ڕزەکەم خۆیمە لەبەردەم حرەکەتێکی مۆزاد دیشاین بەرامبەرەکەمان خۆ لەشکەوتە دانێنیشتە بەرامبەرەکەمان ئە سەحراییە بەرامبەرەکەشمان کۆمەڵی خبرەی هەیە لە ساڵی 1946 حیزبە دیبلۆماسیەتی دەرەو کەوادری پێشکەوتوی هەیە خەڵکێکی خاوەن خەباتێکی توولانی هەیە توانن پلاندانن پلانەکە بۆ احتیواکردن و لەتلەتکردنی معارەزەکە دانێنەوە ئەوانیش ئیشەکە لە بەرامبەر ئێمە ناتوانین ئالیەتێکمان پێ نییە بەرامبەرم چەقۆ چەشانە ڕاوەستینە چەقۆیەکمان پێ نییە ئەوەی کە باست کرد ینی دەتوانن ئۆپۆزیسیۆنیش لەت بکەن ئێستا زۆر گفتوگویەوە دەکرێت مامۆستا کرێکار کە بۆچی بەرەی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە دروست نابێت پێ دوایە ئەمە زەروریەتە لە کاتێکا بۆ نمونە خیتابی ئەو هێزانەی کە نزیکن لە یەکەوە بزوتنەوەی گۆڕانە کۆمەڵی ئیسلامیە یەکگرتووی ئیسلامی کوردستانە هاوپەیمانیە کە بەرەم ساڵات دروستی کردووە لە پاڵی دانەوەی نوێیە کە دروست بووە کە خیتابیان لە بەرامبەر پارتی وەکێتیدا نزیکە لە یەکەوە بەڵام
بەرەیەک دروست نابێت کە ببێ بە بەرەی ئۆپۆزیسیۆن پێ دوایە ضرورێتە بێ بۆ دروستبوونی ئەم بەرەیە؟ وەڵە گومانی تیانە بەڵام اختلافەکان یەکێکیان بە نەزەری من ئەڵبەتە لە ناحیی سۆسیۆلۆجیەوە گەڕێتەوە بۆ سەر شخصیەتی کوردی کە پەروەردەی نێو دەوڵەتێکی مرکزی نییە. گامبیان باس کرد، گامبیا ملیۆن ڕبع، بەڵام هەموو کەسێکی گامبی یەکێک لە نەروێج ببینی لەو سەرجادەیە بڵێ خەڵکی کوێ لە گامبیا ئەزانێت کە سەفارەتێکی لەم وڵاتە هەیە ئیشێکی پێی بێتێتە سەفارەتەکەی. شخصیەتی کوردی شخصیەتێکی مرکزی نییە، لەبەرەوە ئینتیمای بۆ دەوڵەت نییە، ئینتیمای بۆ شتێکی مرکزی نییە، ئینتیمای بۆ حیزبە. ئەگەر حیزبەکەشی نەما یا زەعیف بوو وەلای دێتەوە بۆ سەر عەشیرەتەکەی یا شارشارێن و ناوچەگەرێتیەکەکە. ئەمە یەکێکە لە کێشەکان تەمان ئەمە عیلاقەی هەیە بەسەر نەفسیەتی کوردی شخصیەتی کوردیوە بغض النظر انتماكي شيء إسلامية علمانية لا كان بري إسلامية علمانية أما يكن دوهم أم برزانا نايا نسر كل كي هاو باش هلو كتو شيعة شو الروج داو كتو ليه داو أقصاك على كاكا بيوسس شيعة وسنية بقرين وكنا دوير رحمة خالي بعالمي كي هندستانا فرمي وقت كتشين ولا انداني شي مزاني شيعة وسنية شون يقبقرين اوان بلانيان او ابو السني بينن بولا الشيعة ئێستا ئەم ئۆپۆزیسیۆنەش هەر یەکێکیان لەم 5 بەڕێزەی یا 6 بەڕێزەی ناود بردن هەر یەکێکیان کە ئێوە دانیشە ئێوە پێنجەکەی تر ڕاکێشێ بۆلای ئەو کۆلکە ئەو شتە هاوبەشانەی کە خۆی ئەوێ ببن بە هاوبەش بەڵام ئەمانە هاوبەش نین. هاوبەشەکان بۆ نمونە هەموو خەڵکەکە بە ئەحزابەکانیش ئەو 6 حیزبەی ناویشت بردن و شوێن کەوتۆکانیان هەموو هاواریانە هاواری اقتصادی نە هاواری دینە نە هاواری قەومیەتە نە ئینتیمای عروبەیە نە ئینتیمای کوردایەتیە هیچ نییە. بەس خەڵکەڵە کاکە مردین لە برسا لە بێ کارەبایی لە بێ ئاوی لە بێ کەرامەتی لە بێ ئینسانیەت کەوابوو خاڵی هاوبەش کە بمانەوە ئۆپۆزیسیۆنە پێک بێنین ئەڵی کاکە لەسەر ئەمە متتەفیق بین هەموو ئینسانێکی کورد پێویستە حەدی کەفاف وەربگرێت. ئەنجا حەدی کەفافەکە کە ئەڵێن بەس لەوانەیە بە 250 دلار بژی خۆی و خێزانی لە شار بچکۆلەکانەژی لەوانەیەکی کە بە 500 دلار بژی کە لە هەولێرەژی ئەبێ لە حەدی کەفافەکە لەسەر ئەمە متتەفیق بین بغض النظر نوێژەکە نایکە ئیسلامیە علمانیە شتێکی تر بەڵ لە سەروەختی خۆیدا کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن جەناب دەکێک بووی لەو کەسانی کە لە سەروەختی خۆیدا تەبەنیت کرد تەییدت کرد بەڵام ئێستا دۆخی ناو گۆڕان بۆ بە بابەتی گفتوگۆ هەتا لە ناو بەشێک لە خەڵکی لایەندار یانەوانی کە وەلایان بۆ بزوتنەوەی گۆڕان هەیە دەوترێت کە ئەگەر گرفتێکی شەبێت پەیوەندی بە غیابی کۆچکردو نەوشیروان مستەفاوە هەیە دەمەوێت سەرنجت بزانم لەسەر بزوتنەوەی گۆڕان لە ئێستادا لە پاش نەوشیروان مستەفا. بەڵێ ئەمە خۆی تەبیان شتێکی سروشتیە کە هەر لەلای ئەوان نییە چونکە هەموو خەڵکانی ڕۆژهەڵات بە ئەهلی ئیسلام و غەیرە ئیسلامیەوە لەو سەری ڤێتناوە وەلایان بۆ هۆشی من نەهەیە بەم سەری بۆ جیڤارا هەیە ئەویان ماوچیتۆن بە مردوێش حکومەکە لێرە حافظە سەد حکومەکە ئەوە ئیمام خومینی حکومەکە و سید قوتب حکومەکە. ئەم کاریزمایی شخصیاتەکان کاریگەری خۆیان هەیە. گۆڕانکاریەکان ئەگەر وتمان ئالیەتی گۆڕانکاری بریتە لە مەنهەجێک لە نخبەیەک لە قیادەیەک قیادەکە جاری وایە کاریزمایی شخصیەتێک دەرەخا وەکو هی نەوشیروان مستەفا بێ وەکو ئۆردۆغان بێ ئێستا بۆ نمونە باشە ئەم شخصیەتە وەکو ئیمام خومینیش بە هەمان شێوە ئیمام خومینی شخصیەتە کاریزمیەکەی قیادەکەیە نخبەکە ئەو هەموو مەلاو ڕوحانیان کە لەگەڵیان ئەو قاعدە جەماوەریە شعب مزەحیەش کە لەگەڵ یا 64,000 شەهیدیان داوتەوە گەیشتە سوڵتە. ئێمە ئیشکالیات ئێستا لەوە نییە کە بەڵ جوزئێکی لەوەیە کە غیابی نەوشیروان مستەفا جوزێکە لە کاریگەریەکە بەڵام خۆ ئەو پرۆژەی کە گۆڕان تەقدیمی کردبوو پاکێچەکانیان هەمووی خۆ هەر وەکو خۆی ماوە کە داوای گۆڕانکاریەکانەکەن لەسەر مستەوای پەرلەمان ڕیاسەی هەرێم هەروە وەزارەتەکان و ئازادی سەحافە ئازادی زیندانیەکان و قانون حکمی قانون کە بیانگرێتەوە دادگایکی سەربەخۆ و هەروە لەم بابەتانی تەرحی کردو هەر کەسێکی کەش بێتە پێش ئیسلامی و علمانی من تەسەورم وایە ئەگەر بگا ئەگاتە ئەو ئاستەی کە گۆڕان تەقدیمی کرد. من تا ئێستا مەشروعەکەم نەبینیوە لە کوردستانەوە بە شێوەیەکی گشتیش لە وڵاتانەی کە دیو من لە ڕۆژهەڵاتە من بینیوە مەشروعێکی ئەوەندە متەکامل تەقدیم کرابێ غیابی شخصی یەکەم کە کاریگەری بەڵێ هەیە بەڵام غیابی کاریگەریەکەی لەسەر خودی مەشروعەکە ناگەن یەکێک لەو گرفتانە یان لەو گازندانی کە لە بزوتنەوەی گۆڕان دەکرا لە ماوەی ڕابردوودا ئەوە بوو کە بۆ نمونە
یاسای تیرۆریان بەسەردا تێپەڕیوە لە پەرلەمان و بۆ خۆشیان حتمما کە دەنگیان پێداوە بزوتنەوەی گۆڕان و بەشێکی دیکە لە هێز و لایەنەکان و مەسلەی یاسای هەڵپەساردنی سەرۆکایەتی هەرێم پێ دوایە ئەو ڕەخنانەی کە لەسەر ئەم دوو یاسایە لە بزوتنەوەی گۆڕان دەگیرێ لە جێی خۆیەتی؟ بەڵێ احتیمالە، چونکە ئەوانە شتێکی ڕێژەین لای من و جەنابەت لە جێی خۆیەتی لای یەکێکی کە لە جێی خۆیان نییە بە سەبەبی سەفقە لەفکارێک یا بە سەبەبی ئەو دەلیلانەی لای ئێمە لای دەلیلی بەرامبەرەکە نییە. ئەمانە شتێکی ڕێژەین، ئەمە لە ئەسڵی مەشروع گەورەکە کەم ناکاتەوە، چونکە ئەمانە هەمووی بالتالی مەشروعێکی بەشەرین، احتیمالی زەعیفبوونیان هەیە، احتیمالیان هەیە ئەنجا زەمانێک بە جۆرە گۆڕانکاریەکانی دەوروبەرمان بێنە پێشە، هەندێک خاڵ بە خەیاڵی بێنە پێشەوە، خەیاڵانە پێویستیان بە واقعبوونێکی تر هەیە، پێویستیان بە گۆڕانکاریەکی تر هەیە. لەبەرەوە من ئازانم تەجدیدی یعنی نوێکردنەوەی پرۆژەکان یا پێداچوونەوەی پرۆژەکان شتێکی زەرورین، شکالێکیشی تیانێ گۆڕانیش جۆ بگرێت لە من لە جەنابەت لەو کەسانی ڕەخنەکانەگرنەوە. ئەگەر ڕەخنەکان لە جێی خۆیان نابوون بەو دەلیلانەی ئەوان هەیەە بەو راپۆرت و دراسە واقعیانەی کە نخبەکانیان تەقدیمیان کردووە تەواو چاوی پێخشنەوەی گۆڕن، بەڵام ئەو نابێت بە تەضعیفی خودی بزوتنەوەی گۆڕان بە سەبەبی مەشروعێکیان دوو. بەڵێ ڕەخنە لەم هەڵوێستا ئەگیرێ لەو بزوتنەوەیان ئەگیرێ، بەڵام معنای وانە مەشروعەکە بۆ هەڵ ناگیرێ. باشە مامۆستا هەمان بابەت یعنی بۆ هێزە ئیسلامیەکان زۆر جار دەوترێت یعنی ئەوە پرسیارێکی هەمیشەیی لایەنداران و خەڵکی هێزە ئیسلامیەکانە کە بۆچی یەکگرتنێک یەکبوونێک لە ناوم هێزانە دروست نابێ و دەمەوێت سەرنجیشت بزانم حتمما لەسەر هەڵوێستی ئەوان لەسەر مامەڵەکردنیان لەگەڵم دۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێ. یەکەم تەمان ئەوانیشەوەی کەوتم بە نسبەتی شخصیەتی کوردیەوە کە وەلایەکی مرکزی نییە، بە نسبەتی ئیسلامیەکانی شەر هەمان شت هەمە هەیە. دووهەم ئەو دیدوتێڕوانینە جیاوازانەی لە دوو مەدرسەکەیە هەیە. ئێمە مەدرسەیەکی ئیخوانمان هەیە کۆنە لە 1928ەوە هەیە، مەدرسەیەکی سەلەفیمان هەیە ئێستا بڵێن مەدرسەی مەدخەلیە سەر بە حاکمەکانە، مەدرسەیەکی ئێرانیزممان هەیە لە 1970 دروست بووە، کۆمەڵ سەر بە ئێرانە، ئەنجا یەکگرتو سەر بە ئیخوانە. ئەم دوانە لە ئەسڵا دوو مەدرسەی بەرامبەر بە یەکترن وەکو مەدرسەی معتەزیلە و ئەشعەری. لە ئەسڵا ئەم دوانە بەرامبەر بە یەکترن، لەبەر نابێ وابزانین مەشروعەکانە لێک نزیکن و خزمەتی یەکی شەکەن. بەنسبەتی نەبوونی پرۆژەیەک ئەوان تەبعاً گلەیەکەی ئێمەی ئیسلامی لە ناو خۆمانە لەوان ئەوەیە کە ئەوان هەڵگری پرۆژەیەکی ئیسلامی نین تاکو بڵێن ئەمە بەدیلە. گۆڕان هەڵگری پرۆژەیەکی نیشتیمانی بوو، ئەشیا و ئەشێ لە داهاتوو شەگەرە قووەتە وەرگێتەوە ببێ بە پرۆژەیەکی بەدیلی پرۆژەی کوردایەتەکەی پارتی وێچێت کە جەمال نەمەزگاڵتەی پێ لە فشەی کوردایەتی. ئیسلامیەکانیش بە هەمان شێوە مادام ئەم دوو سێ تەرەفە ئیسلامیە نەتوانن پرۆژەیەکی ئیسلامی لەسەر فقهی دەستوری ئیسلامی هەڵگرن، هەر پاشکۆی گۆڕانە بە کۆمەڵ و یەکگرتوش پاشکۆی پارتیە ناتوانن پرۆژەی خۆیان هەڵگرن، چکە تۆ بێت بە جورئەتەوە پرۆژەی خۆتت هەبێ و هەروەکو کە حەماس پرۆژەی خۆی هەیە لە نێوانی ئەو هەموو جەنگەڵستانی غەزە. باشە هەمان پرسیار بۆ هاوپەیمانی بۆ نمونەکە بەرهەم ساڵح ئێستا هێزێکی دروست کردووە یان لیستی پەرلەمانی هەیە کە داخلی پەرلەمانی عێراق بوو، دواتر حتمما بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش دەمەوێت لەسەر ئەوان سەرنج و تێبینی تۆ بزانم. پێ دوایە ئەوان ئەو هێزە بن بتوانن گۆڕانکاری دروست بکەن؟ نا باوەڕ ناکەن، چونکە هەر هێزێک هاتوێتە پێش و تاقی کرابێتەوەکو تانسۆچیلەر و مەسعود یەڵماز و سلێمان دمریل و ئەوانەی لێدێ بەرامبەر بە ئۆردۆغان. باشە ئۆردۆغان لە بەلەدەی ئەستەمبولەوە کە دێ بە دەستپاکی 21 بەلەدەی ترە خاتە کۆنتترۆلی خۆی و دوای وردەوردە سەرەکە و دوای سجنیشەکەن یا مەڕوەقاوەقچی بە حیجابێکە و دێ هوهای لێ کێشن، دوای خەڵک دێ بە حیجاب و دێتەوە پەرلەمان. ئەم نەوعە کەسانەی کە دێن خاوەنی مەبدەئێک و پرۆژەیەک و دەستپاک و تاریخێکی پاکن، ئەمە قیاس ناکرێتەوە بە بەرهەم ساڵح کە خەلفیەتێکی هەیە، حاکم بووە، حکوومەتی هەبووە، لە سەردەمی ئەوە سەحوفی کوژراون، تەقە لە خەڵکی مەدەنی کراوە، تەعزیب لە زیندانەکانە زۆر بووە. ئەنجا ئێمە هەموو مسلمانە بەڕێزە ئەمریکاییەکان بۆ 15 سەجین یەک قورئانیان هێنا لە زمانی حکوومەتەکەی ئەوە. یەکەم جارێش مژدەی داوەتی کاکە هەموو کەسێک ڕقەمی حساب بانکی خۆی ئەبێ موچەی ئەخرێتە ناوە بۆ خۆی بێخەم بێلێ هیچیشمان نەبینی. لەبەرەوە نازانم یعنی بەنسبەتی بەرهەم ساڵح و کورت و مختصر پێم وایە ڕقەمی سوتاوە هەوریش بدا ناتوانێت.
باشە ئەنجا ئەم نوع کەسانە احتیما دەکەنەوە سەر قووەتێکی دەرەکی بۆی پاڵیان پێوەنە بیانێنێتە پێشە قووەتە دەرەکیەکەش ڕموز و ڕقەمی تری هەیە لە معادلەکەیە ناڕوە ئەمە بگۆڕێتەوە بە یەکێکی لە پاڵەواندا ئێستانەوەی نوێشەیە حتمما کە شاسوار عەبدولواحید قیادەی ئەم هێزە دەکا و ئیدعای گۆڕانکاری دەکەن لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا وەکو تاقیکردنەوەی ئەوان بۆ یەکەم جار لە ئینتیخاباتە بوونە خاوەنی 4 کورسی پەرلەمانی ئەوانش حتمما دەڵێن کە ئێمە هێزی بەدیلین دەتوانین گۆڕانکاری دروست بکەین هەتاوان تێبینیان لەسەر هێزەوە پۆسیۆنەکانی دیکە هەیە دەمەوێت سەرنجت لەسەر ئەوان بزانم گۆڕانکارێکە بەوان دەکرێت ئەوان دەتوانن ببنە ئەو بەدیلە یەکەم جارە زەمانێکمان پێویستە هەر وەکو هاتی خۆیتم 8 ساڵمان پێویستە بۆی 2 دەورەی ئینتیخاباتی ببینین لە گۆڕان هەتاکو بزانین دوای ڕخنی لێ بگرینەوە کە بۆچی نەیتوانی پرۆژەکانی بێنێتە خەتۆی عەمەلی بۆ ئەمانش بە هەمان شێوە ئێمە پێویستە زەمانێک دیاری بکەین و ناتوانین یەکسەر گۆز و گمت بکەین سەر شانیان بڵێن وەڵا ئەم پرۆژانیان نەهێنایە پێش چونکە ئەشێ ئەمانش دکتۆر یوسفێکی تردانێن و لە سەیتەرە نێڵن بڕۆن بەولا ئەوانەی ساحەبی سەیتەرەکە مەناعەتیان لەوە نییە هینەوشیروان بێ ئیسلامی بێ شاسوار بێ زەید و عەمرێکی تر بێ مەناعەتیان نەیدەنە بەر شەق و نایڵ ئەمە یەکەم جارە زەمانێک پێویستە باشە دووهەم بنسبة أمانة أجر أو انتخابات الرابردو كفضاحتك بكامل معنى الكلمة فضاحة ديمقراطي فضاحة انتخابات فضاحة كردستان وعراق أما ناكري بقياس بلين ولا أوانا شوار كرسيان باستحقاق إخوان ورقرت لبرو أصل همو قمانك روي لانتخاباتك كردوتو أوش ناقي بقياس لبرو هربت شاوري أوكينو بزانين أمان جارنا لين بديل چونك أما كبلي بديل بەڕاستی من پێم وایە خەیاڵ پڵاویە ئینسان وا بزانە بەدیلە دەتوانێت لە ماوەی 4-5 ساڵە دروستکە بەدیلی یەکێک لە 1946ەوە بەڕەسمی حیزبە وا هێزێک و قووەت و نفوزێکی زۆر گەورەی و کۆنتڕۆلی شعبێکی کردو لە لوبنان گەورەتر ئەوە ناتوانین ئاوا بڵێن بەدیلە بەڵام من پێم وایە باشە زەمانێک فەرم زەمانێکیش لەبەر دەستانە بێ ئێوەش گوڕی خۆتان ئەبینینەوە دوایی بزانین ئەو شعاراتانەی بەرزتان کردەوە تا چەند مافی ئینسانی تیا ئەپارێزرێت من دائما سجنەکانەکەم بە قیاس لەگەڵ ئینسان کە ئەچێتە زیندانەکان و ئەچێتە دادگاکان چونکە من بۆ خۆم 62 جار درامەتە دادگای نەرویجی تحقیقی دە مخابراتی نێودەوڵەتیم لەگەڵا کراوە یەکێک جۆچکەمی ڕانەکێشا تفێکی لێ نەکردو و جنێوێکی پێنەدا لە دادگا دەرەچووم مؤتەمەری سەحوفی مەگرتوتەوە ئەمتوانی جواب بدەمەوە بڵێ وابوو بوانیە ئەوە غەڵەتی کرە وای دیعای بۆ کردومتەوە کاتێک کە على الأقل ناژلم ئاوا بگەنە ئەو مستەوای بەڵام لە 100 ئەگەر گۆڕانکاریمان هەست پێ کرد کابرا لە زیندانە ئەتوانە سەحوفیەک ببینێ ئەتوانە بە ئازادی قسە بکە ئەتوانێت پەیامێ بنێرێتە دەرەوە لە ڕێی فەیسبووکەوە بۆ نمونە ئەو کاتە ئەمەش دەتوانین بڵێن وەڵا شاسوار عەبدولواحیدیش توانیوێتی گۆڕانکاریێک دروست بکە با چاوەڕێ بکەین زۆر باشە لەسەر هەموو ئەو شتانەی باست کرد بەڵام بۆ ئێستا وە نییە لە هەرێمی کوردستانە ئەم دەسەڵاتە ڕێگە بەوە نادا ئەو ئازادیە نییە وتاخۆ میدیا هەیە خەڵکی چالاکوان هەیە قسەکەر هەیە بۆ پێویستە ئەوانە ڕوو بدە میدیاکە بۆی باشە میدیاکە بۆی باشە میستەر گوگل و میستەر فەیسبوک و میستەر ئەوانی ترن سکایپ ئەوانی تر هەمووی لە دەرەوە نەجنا دەنگی من چۆنە گەشت بە جەناب بوهانی تیانێتە قۆ ئازادی ئەوە نییە عنی سین و ئێران و سعودیە توانن ڕێ لە کوێ بگرن لە ئینتەرنێت بگرن یە پارتی وەشێتیە توان ڕێ لە کوێ بگرن کە هەمووی مەساڵح اقتصادی و سەرمایه‌دار و کۆمپانیای اتصالات هەیە و جا ئەو ڕێگانادە بر ڕێگایەکی تر دێتە پێش لەبەرەوە یەکەم ئەوە هی ئەوان نییە کە ئەوە دروست بووە من باوەڕم وایە کورت و مختصر گۆڕانیش و ئیسلامیەکانیش هەتا نەبن بە ساحەبی هێزێکی چەکداری تەوازونی ئاوا دروست بکە لەگەڵ پارتی وێچێتی وەکو ئەو 5 گروپەی لێبێ کە لە جنوبە ئێستا مقتەدا سەدر هاتە پێشەوە مقتەدا سەدریان تۆمەتبار نەکرد بەوەی وەهابیە لێیدەن سەر بە ئەمریکایە لێیدەن بڵێن سەر بە ئێرانە و لێیدەن خاوەنی قووەت و نفوز و مەشروع و سەرای سەلام و جێشی مەهدیە قووەتی وەکو هادی عامری وەکو نوری المالکی وەکو کابرای حکمە حەکیم وەکو ئەوانی تر هەیە والحاصل حەشتی وەحشی ئەنجا ئەم تەوازوناتانە دروست بۆم پێنجە بەڵام مەساکرێکات چی یعنی گرنتیە بۆ ئەوەی کە گرفتەکان ئالۆستر نەبن لەوەی کە ئێستا هەیە خۆ ئێستا کە هێزی پێشمەرگەمان هەیە و هێزی یەکێتی و پارتیمان هەیە لە ناویدا بووە بە گرفت و زۆر جار مەترسی پێکدا هەڵپژان و شەڕ و هەموو ئەمانە وەکو ئەگەرێک باز دەکرێت چ جایەوەی ئەگەر هێزەکانی دیکەش ببنە خاوەن هێزی خۆیان ئەسڵ ئەوەیە کە ئەو هێزەکانی پارتی و یەکێتیش ببن بە هێزێکی نیشتیمانی و ڕێک بخرێنەوانەیە یانەوەی کە هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش زەرور بێ هێزی چەکداری دروست بکە ئەمەی دوو هەمیان کە ئەڵێ هی پارتی وێچێتی ئەو پێشمەرگانە ببن بە نیشتیمانی ئەوە لە خەونی حشتری دوورترە
کابرای ڕئیسی بڵێن فەرماندەی جێشی احتیلال کاتی خۆی بە ئەنوەر دۆڵانی وەدوتی وەڵا ئەنوەر دۆڵانی جۆ لە کەس ناگرێ غێری جەلال تاڵەبانی کە بردبووی بۆ زلوعیە بۆ خەڵک کوشتن لەوێ 15 پێشمەرگەی بە ئێوە هەرەیەکدا بەکوشت ورتم مختصر براکەم خۆی خۆمان بۆچی هەڵخەڵەتێنین یعنی ئەوەی پارتیە ئەوەی پێشمەرگەی پارتیە ئەبێ بە نیشتیمانی ئەو دوو لە ڕێوپەرژینێکی خاین بێ ماڵی بەرزانیم ئەڵێ ماڵی بەرزانیم لە مقابلەیەکی چکە لەم لە زۆنی سەوز باشە بەس مامۆستا من هیوادارم ئەو قسانت دەگەڵ پێشمەرگە نەبێت چونکە خۆ بە نەتیجە پێشمەرگە ڕۆڵی خۆی بینیوە ئەگەر حیزبیش بوو بێ بە نەتیجە بەرگری کردووە سنووری ئەم خاکی پاراستووە لە مەترسی شەڕی داعش دووری خستۆتەوانێ گومانیتیانە لەمەی مەسەلە پێشمەرگە ڕۆڵێکی بینیوە پێشمەرگە بەڵام لە هەمان کاتیشە پێشمەرگەوەکوی ئینسانە بەسیتەکەی خوارە لۆمە ناکرێت بەڵام خۆ فەرماندەکەی لۆماکرێت کە بە دەبا بۆ ڕایە کرد لە کەرکووکە بەڵە باشەوە لەسەر وتیان ئەمرماندا بە ئینسیحاب برا سۆشیالیست 6 مانگ بوو لە کاتی شەڕی جود و جۆقەدا 6 مانگ و سەرکردایەتەکەی گیرا بوو لە شارەزور هەر شەڕ بوو بەینی یەکێتی و سۆشیالیست لە بڕیان باشە قیادە دروست دەبێتەوە لەوێ ئێمە خۆ لە خوار و ناڕوخین على الأقل فەرماندە مەیدانیەکانی پێشمەرگە گلەی لێکراون خۆ نابێ بەس بۆی بافێڵ هاتو ئیمزایەکی کردووە لەگەڵ هادی عامری تاغوت و لە 150 کوردستان تەسلیمیان کراوە ئێم پێشمەرگانە مەسئولن بۆ چۆن مەسئول نین بەڵام بە هەر حاڵ من قسەم لەسەر طبقەی خوارەی پێشمەرگە نییە پێشمەرگە مزەحیە لە هەموو وەختێک و لە هەموو زەمان و مەکانێک بەڵام بێمەوە سەر سوالەکە باش ئەگەر وا بزانین ئەم پێشمەرگانە ئەبن بە پێشمەرگەی نیشتیمانی کەشکمان فەریکە ئەگەر وا بزانین ئیسلامیەکان و گۆڕان ئەتوانن بەبێت دروستبوونی هێزێکی سەربازی بۆ تەوازونەکە بتوانن ئالیەتی گۆڕانکاری بێن نەپێشەوە ناتوانن ئەوانە پوچێنەوە یەکگرتو بەو گەورەی خۆی بچووک بۆتەوە ئێستا ئەمجارە پاشپلیان لێگرتو دوو دانەی هێناوە دوای وردەوردە بچووکتری ژەبێتەوە و نمونەش جەماعەی ئیسلامی پاکستانە لە 1947 ئیمامی مەودودی دروستی کرد پێشتر 1940ەوە ئیمامی مەودودی جەماعەی ئیسلامی دروست کردووە بەڵام پێش 22 ساڵ لەمە پێش لاعیبێکی کرد کە عیمران خانە لە بەریتانیا هاتەوە حیزبێکی حرەکەتی ئینسافی دروست کردو ئێستاتەوە چۆتە سەر حکم ئەو حرەکاتانە و ئەو جەماعەتانەی لەگەڵ مەوکیبەکەیان ناڕۆن نوێ نابنەوە حرەس قەدیمەیان پارێزێ پاشەکەون دواکەون خەڵکی نەدێتە پێشەوە لەبەرەوەی ئێستا وەکو حرەکەتی ئینسافەکەی عیمران خان ئەو کوردستانە لە ڕاستیە پێویستی بە حرەکەتێکی ئینسافی ئاوا هەیە بەڵام زەمینەکەی ئامادە نەبووە چونکە هێشتا ماوێتی من پێم وایە ئەو تەوازونە بەوە پێویستە پارتی وێچێتی پارتی وەختێک شەرمەکە کە تۆ قووەت و نفوزت وەک پەکەکە هەبێ بەرامبەری منافەسەی بکەی لە نێو دەوڵەتی جون پێشمەرگەت هەبێ بەرامبەری شاخ بگری بە ڕەغمە ئەنفی بیگری بڵێ بە شوێرایی چاو دوا گرتم قەندیل فەرمو چیەکە هەرچی کردی و تێکۆشا نەیتوانێت لە تەنگی گۆڤای زیاتر نەیتوانی بیباتە ئەوداتر باش ئەمە بێئەمەلبوونە لە هێزی مەدەنی بەوەی کە بتوانێ ئەو دۆخی کە ئێستا هەیە بیگۆڕێت بێئەمەلبوونە لە دروستبوونی ئەم هێزە مەدەنیان بێئەمەلبوونە لە مامەڵەی یەکێتی و پارتی مامۆستا وچانێکی کورتم هەیە لە پاشەوە من بەستمە وەڵامی و پرسیارە وەربگرمەوە بەڕێزان وچانێک و گفتوگۆکەم بەردەوام دەبێت. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بەبان. دووبارە ساڵتان لێبێت بەڕێزان گفتوگۆکەم بەردەوام دەبێت لەگەڵ نەجمەدین فەرەج ناسراو بە مەلاکرێکار کەسایەتی ئیسلامی مامۆستا دیسان سلااوت لێبێ مەبەستم بوو کە وەڵامی وەربگرمەوە ئەگەر پێت وایە ضرورەت هەیە بۆ دروستبوونی هێزی چەکداری هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئەمە بێئەمەلبوونە لەوەی کە هێزی مەدەنی بتوانێت گۆڕانکاری دروست بکە یان بێئەمەلبوونە لە مامەڵەی یەکێتی و پارتی لەگەڵ ئەو هێزە مەدەنیانەدا هەر بێ ئومێدبوونە لەو واقعی کە لەو 27 ساڵەیە دروست بوو ئومێدی یەکەم لە نۆزدەی 592 کە ئومێدەکە گەشایەوە ئینتیخاباتەکرێەوە بین بە خاوەنی پەرلەمانی خۆمان و بەرەو کۆشکەکە وایە بڕوخێن بێت چونکە هی سەدام حوسێن بووی مەجلیسی تەشریعەکەی بەڵام باشە پەرلەمانمان بۆ دروست بووە خۆشحاڵین
دوای حکوومەتی خۆمان تشکیل بووە فەرموکات فواد معسووم ڕۆشتین بۆ پیرۆزبایی ئیشێکی زۆر باشە ئومێدی کوردی ئەترافەکانی تریشتان بەدەستەوەیە اینجا حکوومەت تشکیل بوو وەزارات تشکیل بوو هەوڵدرا بۆ پێشمەرگە تەمان کە هێستاش هەر پێشمەرگە نەبووە بە جێشێکی نیشتیمانی بەڵام بە هەر حاڵ ئومێدێکی زۆر لە ناو خەڵکا دروست بوو کەیتر وردە وردە لانی کەم ئەگەر نەژبین بە دەوڵەت ئیدارەیەکی زاتی خۆمان ئەبێ کە ئەتوانین هەنگاوی تر هەڵێنینەوە لەو دوای 20 ساڵی تر ئەمە لە 92 زۆری نەبەر لە 94 شەڕ دەستی پێکردەوە لە 95 شەڕە کورسی دەستی پێکردەوە ساڕۆخەکان لە کەس نەزانەوەنرانەوە بە فندق هەورامان ژێی نایە بە کەس نەزانەوە بینی هەردوو لایەن لەم لاش قاسم سلێمانێکە و ئاغای عەبادیەی تەقان و لەو لای تریش ئاغایەکی تریە حشتریەی تەقان لەبەرەوە برا بەڕێزەکەم فێڵ لە یەکتریش نەکەین لە خەڵکەکەی خۆشمان نەکەین چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی الرائد لا یەکذب ئەهلە پارتی و یەکێتی هەموو ئومێدی هەموو کوردی پارچەکانی تریشیان بە فیڕۆدا و بە هەدەردا ئێمە ئێستا من طبعا خۆم مەئیوسم دەمێکە بەڵام ئێستا ئەوەی کە کوردی قەومیە لە باشووری کوردستانە مەئیوس بۆ لە ئیسلاحاتێکە ئەوانای بیرمەندێکی وەکو ساتح حوسەری خەڵکی یەمەنە بەڵام بوو بە وەزیری پەروەردە لە عێراقی ساڵی 1925 پارتی وێچێتی بۆ زاڵ نەبوون بەسەر خۆیانە جەمال نەبەزێکی بیرمەندی کوردی قەومی کۆن زۆر کۆنیش بێن بیکەن بە وەزیری پەروەردەی قەومی بۆی بادی نووسۆرانەکەمان عەلە لەقەت پێ تەدریس بکەن و بزانین لاجەکان لێک جاکەینەوە نەیان کرد ئەمانە لە ڕوحی میلیشیاییانەوە هاتن دەوڵەتە کوردیەکان کرد بە قوربانی باشوور بە کوردی داماوی ئەو دیویانوتی ڕۆژهەڵات لەو دی سنوورە مەلعونەکەوت کاکە تکاتان لێکەین هیچ مەکان برا ئەم تەجروبەی خۆمان سەر بگرێ زۆر مهمە پشتانەگرین بەڵام درۆیان کرد فیدل کاسترۆ دەبابەی لە ناو ئینتاجی زراعیەوە نارد بە پاپۆر بۆ جەمال عەبدولناسر لە میسر بەڵام ئەمان هاتن 3000 پاسداریان بە جلی کوردی و هێنایە سەر دیموکرات لە کۆیە ئەنجا ئەمان بە هەردوو لایەن لە پەرلەمانە قەرارێکیان ئیمزا کرد کە لە پەکەکە بدرێ و قەرارەکە بوو بە شریعەتێکی ڕەسمی دوای فەخریان پێوە کرد کە 500 مەیت کەوتبوو لەسەر ڕێگای دهۆک زاخۆ ئەمانە ئومێدی کوردیان پوکانەوە ئینتیمای کوردایەتی نەما کوردایەتەکە بوو بە قوربانی دەوڵەتەکە فش بەوە بوو بە باشوور بوو بە شەڕەپەڕۆی دوو حیزبی بوو بە هەرێمێک هەرێمەکان بوونەوە بە حیزب بوو بە دوو حکومەتی کوردی ئەنجا دوایی کەنەوتیان ئینتاج کرد دوای لە قەلێدان و سمسوان هاتنەوتیان با ئیمزایکەین پێکەوە بین دوایی پارتی بە ئوسلوبی احتیواکردنی ئال سعود بە ئوسلوبی احتیواکردنی ئیسرائیل بە ئوسلوبی احتیواکردنی مەلەکی مەغریبی هات وردە بڕەکەی لەژێر پێ ئەوانی تران ڕاکێشا و کۆنتڕۆلی ناوچەکەی خۆی کردەوە لەبەرەوە نابێ ئەو ئومێدەمان بۆ دروست ببێت کە بەم سەیارەی لە فەحس دەرناچێ بتوانین لە دهۆکەوە بینەوە بۆ تەوێڵ ناتوانین ئەم ڕحلە زۆرە ببڕین ئێمە ناتوانین کۆمەڵگەیەکی مەدەنی دروستکەین ناتوانین دەوڵەتێک ئیدارەیەکی دەوڵەتی دروست بکەین کە ئەو هەموو گەندەڵیە لابە بە هەمان ژەنگاوی بە هەمان ئەو ئینسانانە کە پەروەردە بوون لە تعریفی حیزبە لە فکری سیاسیە لە حیزب مەدرسەی گەلە توخوامە مەدرسەی ئەمانە دروستیان کردو لە 1946 خەڵکێکی بەرهەمیان نابێ ئەمە بەرهەمەکانیانە ئال سعود شوێن نەماوە بە قیمەت بێنە کەوتوتە بەردەستی یەکێ لە ئال سعود بڕۆ ناو منطقەی بارزان بڕۆ پشتی هەولێر شیمالی هەولێر بڕۆ دەشتی هەریر بڕۆ هەموو ناوچەکانی ژێردەستی زۆنی زەرد هەر هەمووی بووە بە دەرەبەگایەتی کاکەگە دەرەبەگایەتی شاری لادەیان هێناوە سەرمایەداری بورجوازی ناو شاریان هێناوە بێدینی دیکتاتۆریان هێناوە وەکو سیاست سجن و جەلاد و پارەوە مشتێک و عەمالەتیش لەولاوە بۆ شەڕکە بۆ لە گوندی بەشیر ئازاد پێ بڵێ فەرمو کاکەی شیعە ئەوە گوندەکەشمان کە شیعە گوندەکەتان ئازادمان کرد بۆتان کێوە دوای هەشت هجوم نەتانتوانی برا بەڕێزەکەم ئێمە مرۆ خۆم تەبعا زۆر دەمێکە مەئیوس بووم لە پارتی وێچێتی لەبەر ئەوەی یەکەم ئەوان فاشل بوون دووهەم وڵاتی ئێمە وڵاتێکی میلیشیاییە دوو جار هەلی دروستبوونی دەوڵەتمان بۆ دروست بۆ یەکەمیان دوای ڕمانی دەوڵەتی عوسمانی دووەم دوای ڕمانی دەوڵەتی عێراقی سەدام حوسێن هەر حکومەتەکەی نەڕووخات دەوڵەتەکەی ڕووخات سەر لە نێکۆل برێمەر بنیاتی نایەوە بە جێیشەوە بە موسساتەوە هەموو شتێکەوە ئەو کاتەش دیسان کوردیان هەڵخەڵەتاندۆ چکە کورد ئیرادەی خۆی نەبوو لەبەرەوە بێئومێدیەکە لەمەیە یەکەم ئەمانە گەندەڵ و بوو دەڵێن شتیوان پێ دروست ناکرێت دووهەم ناوچەکە ناوچەیەکی میلیشیایی و هەموو کەسێتە دەرخولی تیاکە جا کابرایەکە وەکو بافێڵ توخوا ئەگەر بتوانە لەگەڵ هادی العامری بە حزوری قاسم سلەیمانی
وەرەقەیەکی مزاکەن و لە 150 باشووریان بدرێتێ ئێبرا نە قنچکی پیازە نە سەلکی سیرە نە تەڕەتیزێ نە تورە نە لە حیزبە نە لە حکوومەتە نە لە ڕاستەی حکوومەت هەرێمە هیچ هاتووە بە ئێرادەی خۆی و دایکی نەوتەکانیشی هەموو تەسلیم بە قاسم سلێمان کردی و بڕە بەخێرە باشە بەڵام خۆ بڕارێکی لەو جۆرەشەوان بەڕیان هەیە دەڵێن لەبەرەوە کردمان بۆ ئەوەی نەبێتە عفرین یعنی خۆ ڕەنگە کەرکوک دۆخی مبەڕێری ئەوان حتما ئەزانی چی برا بەڕێزەکەم عفرین 11,000 چەکداری پەکەکەی تیا بوو پاشان 259 کەسی تیا کوژرا بە هەمووی ناکاتە هجوومێکی کوردی باشوور هەر هجوومێکمان هەر هجوومێک کرابێت هەر شوێنەکە کرابێ ئەوەندە پێشمەرگە کوژراون عفرینی چی عفرین بوو بە داستان و عفرین هەتا ئەمرین هەر بە عفرینە گرین ئەو بوو بە جەبەل حەمرین ئەوانە توڕەهاتی ئەعلامیین نابێ ئیسارەمان بکەن نابێ عقلیەتمان ئاوەژوو بکەنەوە وامان لێبێ وا بزانین وەڵا ئەو ئیشەکەوە ئەی من بەچی ێ باش 11,000 کەس لە ناو حکومەتی بەشار ئەسەدەوە هاتنەوە بۆ مەمبەرج و بۆ شوێنەکانی اتفاقاتێکی دەوڵەتی و خۆشیان گرفتەکان مامۆستا گرفتەکان بۆ کورد لە هەرێمی کوردستان حتمما بەتەنیا ینی جا لە گرفتە ناوخۆیەکان گرفتە لەگەڵ حکوومەتی عراقیشدا ئێستا پێکەنانی حکوومەتی نوێی عراقی لە ڕێیە دەمەوێت حتمما سەرنجت بزانم لەسەر نزیکترین ئەگەر بۆ نەوعی ئەو پێکاتەی کە حکوومەت پێک دێنێ لە داهاتوودا و قووەتی کورد بە لە بەرچاوگرتنی ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر قووەتی کورد چۆن دەبێ ئەمجارە لەم حکوومەتەدا دەتوانێت چی بکە؟ وەڵا ناتوانێت هیچ بکە زانی چی کارزانی بەڕێسەر وە بینەرە بەڕێزەکانت کاتی خۆی کە من گەنج بووم ئەیانوت لە بەغدا هەر کوردێک بچێ بۆ بەغدا تەنها لەبەر چایخانەی کیندی ئەتوانێت لە عەرەب بدا چونکە بە کوردی جنێوەکت بدایە 50 کوردی کتر کۆ بۆ بەڵام لەبەری ڕەسافە و ساحەی خەلانی و نازانم چه هزار شەقیانتی هەڵەداینەوەکات ئێستاش وایە تۆ کە خۆت لە ناو کوردستانە پشێوی ئەڕۆی بۆیە چیەکەی پارتی مەشروعێک ببە ئەیەکێتی مەشروعێکی ئێرانی تری هێناوە لەولاوە لەگەڵ هادی عامریا لەگەڵ نووری المالیکی ئەبێت تۆ بڕێت تۆ دیسان لەگەڵ ئەوانە دانیشی برا بەڕێزەکەم هیچ مەشروعێک نە لە کوردستان نە لە عێراقیشان نە بەرامبەر وڵاتانی دەور و پشتیشمان کە تەماعیان زۆر تێمانایە خۆی ناگرێ ئەگەر پێێت و پارتی یەکێتی و دەستگا دەسەڵاتدارەکان 3-4 ساڵ دانەنێن بۆ ئاشتەوایی ناوخۆ یەکێتی پارتی دەڵێن ئێستا ئێمە خاوەنی مەشروعێکی هاوبەشین و هەتا پێش ینی دەڵێن دەرگامان کراوەیە بۆ هێزەکانی دیکەش کە هیچ نییە منیش دەرگام کراوەیە مەشروعەکەم داناوە بە نێچیروان بارزانانی بڵێ وەڵام مەشروعی مەراکرەکارمان قبول فەرمو خۆمیش مەشروعەکەم لەسەر فەیسبوک بڵاو کردوەوە باسی مؤسساتەکەم و باسی انتخاباتەکەم باسی پەرلەمانەکەم و حکوومات و وەزارات و باسی زراعە و باسی مافی ئینسان و زیندانەکان و چۆنێتی محاکەمە کرد باسی ئەمانەشم هەموو کردو بەس کاکە خۆ نابێ ئاوای تۆ مەشروعی خۆت دێنی بە منەڵی کاکە ئەو من مەشروعم داناوە فەرمو وەرن قبولی کرد ئەگەر قبولمان نەکرد هەرەوەی شیعەیە دانیشتنەکەمان بۆ وەحدەتی شیعە و سونیە بەڵام فەرمو ئینتیما بکەن بۆ لای ئێمە ئەمەش وایە ئێمە بۆ بچینە جەواڵی تۆ ئێمە گەر خۆمان قبولمان نەبوو ببین بە پارتی و ئاڵایەکی زەرد هەڵکەین هەڵبەتە شتێکی تری غەیری تۆ لەبەر تۆ بۆ مەشروعەکەت بێنی بەسەرمانە بسەپێنی خۆ دیموکراسیەکەی جۆرج وەشیش وا بوو کە هێنای وتی من دیموکراسیم بۆ هێناوە شەرق الأوسط الكبير دروست دەکە شەرق الأوسط الصغيرەکەشی لە کردینەوە بە زغەیڕونە لەبەر ئەمەی پارتی شەروایە من نازانم یعنی من ئەوەی تەسەووریەکەم ئەبێ سیاسەتمەداران هەڵبەتە من ئەسەف بۆ شتێکی ترە خۆم لە ناو عەرەبا دیکتاتۆر چەند زۆر بێ یەک طبقە بیرمەندی گەورە هەیە مفەکری سیاسین مفەکری اقتصادین شخصیاتی کۆمەڵایەتین مثلا مەلایە مفتیە یعنی شوێنێکی وەکو سعودیە حەمەی سەلمان چەند دیکتاتۆر بێ بیرمەندانێکی وەکو سلمان عودە یا سەفەر الحەوالیە ئەوانەی تر عەبدوڵڵا الجیلانی و ناصر العومەر و ئەمانە هەمووی هەن لەم لاوە کۆمەڵێک سەحوفی بەڕێز هەن لەم لاوە کۆمەڵێک قازی هەن لەم لاوە کۆمەڵێک ئیعلامی ئەمە گرفتە بۆ ئێمەی کورد کە نیمانە ئەمە بۆ ئێمە بەڵێ بۆ ئێمە ئێمە ئەو بیرمەندانەی کە پەروەردەش بوون چوونە قاڵبی حیزبەوە لە قاڵبی حیزب هیچت پێ ناکرێت برا من ئێستا ئەتوانم هەموو قسەیە بکەم لەگەڵ جەنابتا و لێمە پرسی و جواب بدەمەوە بەڵام من ئەگەر پارتی بم چۆن ئەوێرمەمە کابرا ئەندامی پارتیە وەختێ بۆ بە ئەندام پەرلەمان چۆن نەتوانێت تەئیدی مەشروع بکات کە گۆڕان یا ئیسلامیەک یا کۆمەڵیان یەکێتی تەقدیمی کردو آخر ئەمەیە کە ئیستقلالیەتەکەمان نایە ئێمە طەبەقەیەکی بیرمەندیش ئەم بیرمەندانان مەشغوڵ کردو بە شەڕی یەکتر بیرمەندێکی ئیسلامی و عەلمانی شەڕە لەسەر حیجاب شەڕە لەسەر کەنیزەک شەڕە لەسەر شتێکی ڕابردوو شەڕێک نییە لەسەرەوەی اقتصادی کە هەمومان پێوەی مبتەلا بوو
نەبوونی طبقە بیرمەندەکانیش ئەوانیش کە لە بێمورچەی احتیوا کراون ئەوش خۆیەکێکە لە شەشەکانی تر. باشە بەڵام ئەوەی کە باست کردیانی بۆ ڕۆڵی ئێمە لە بەغدا گرفتەکە ئەو پشێویەی ناوماڵی خۆمانە ئەو ئاڵۆزی و گرژیانی نێوان لایەنە سیاسەکانە بەیەکێتی پارتی ئۆپۆزیسیۆنەوە حتمەن یان بابەتی ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تەسیراتی هەبووە لەسەر قووەتی ئێمە لە داهاتوودا لە عێراق. بەخوابرا ڕیفراندۆمەکەش تەسیری نەبوو ئەگەر لەناو خۆمانە بمان بە ڕیفراندۆم و میلەتی خۆمان سەر بەخۆین و ئەیکەین. ئۆردۆغان هاتووە ڕەت دەداتەوە لە ئەمریکا و لە ترامپڵەیە وەزیری عەدلەکەی من وەزیری داخلەکەی من مەحروم کردوەوەی بێن بۆ ئێوە اقتصادیان ئەگری فەرمووە منیش بڕیارم داوە. مەسەلەی ڕیفراندۆمەکە نییە مەگەر ڕیفراندۆمەکەمان دەزانایە بۆ دروستبوونی دەوڵەتە بە فشەنیە لەسەر شتێکی بوودەڵ لەسەر پەینێک زبڵدانێک دروستی کردو چۆن شتی واکرێ برا ئەنجا ئێمە ناوخۆی خۆمان ئەگەر مەزبوط بوو هادی عەمری چێ بێ 150مان لێ وەرگرت. ئێمجا مقتەدا سەدر چۆن نەتوانم تهدیدکە بڵێ وڵات جێی شێنەرم بۆ کەرکووکیا بۆ داخۆ مەسەلەن یایەکێکی تر بێ برا ئێمە کێشەکەمان کرمی ناوخۆی خۆمانە. قاسم سلەیمانی هاتووە گوڵبێنەیەکی لەسەر قەبری جلال تاڵبانی داناوە ئەڵێ ئەشهەدو بالله زەعیمێکی گەورە مام جەلال مجاهدی بزرگی ئومەت فەرقی نەکردو لە نێوانی شیعە سونی عەرەب کورد تورکمان ئێوەڵە هەر بۆ ئێوە باش. ئێمە مشکلەکەمان ماڵی خۆمانە مشکلەکەمان ناوخۆی خۆمانە کابرا قبولێتی لەوێ 1000 جنێوی پێدەن لە بەغدا کەچی قبولی نیە لێرە ڕەخنەیەکی لێ بگرین. باشە بەڵام ینی ئێستا مناقەشەیەکە ئێمە موسا زۆر باز دەکرێت ئەوەی کە گرفتەکانی ناوخۆمان واز لێ بهێنین بۆ ناوخۆ و ئەو سراعە بەردەوام بێ و حاڵەتێکی ئاسایی و دروستە بەڵام دەبێت خیتابێکی یەکگرتوو هەبێت کە ئەمە زۆرتر سەرنجی یەکێتی و پارتیە حتمەن خیتابێکی یەکگرتوو هەبێت لە بەرامبەر دەرەوەدا بە شێوەیەکی گشتی و بە تایبەت لە عێراق ئەوەی کە گۆڕان کۆمەڵ نەوەی نوێ هاوپەیمانی یەکگرتوو پارتی یەکێتی دەبێت پێکەوە مەشروعێکی هاوبەش کۆیان بکاتەوە خیتابێکی یەکگرتوو پێویستی هەیە بۆ ئەمە یعنی ئەمە ضرورەتەوە دەبێ هەمان بێت. من لە 100 كلمة حق أريد بها باطل قسەیەکی حەقە بەڵام مەبەستەکەی باطڵە بۆ قسەیەکی حەقە لە 100 هەمومان پێویستە لەسەر مەشروع بۆ باتڵە ئەوان ئەیانوێ ئۆپۆزیسیۆنەکە ڕاکێشن بۆ مەشروعی پارتیوێچێتی بۆ مانەوەی خۆیان تەقدیمیەکەن وەکو ڕەشوە لە بەغدا چاوپۆشیەکەن و تەنازولەکەن لە هەندێک شت لە بەغدا ئەشیانەوێ گۆڕان و ئیسلامەکان بە هەمان شێوە بێنە پێش. پێویستە یەک مەشروعێک هەبێت کە بیرمەندانی هەموو حیزبەکان دانیشن هەرێکە مەشروعی خۆی بۆ نمونە مەسەلەن 6-7 حیزب دانیشتون یەکی بڵێن کاکە متفق من 20 نقطە بنووسین لەسەر لایانی سیاسیمان ئەمە اقتصادی ئەمە تەوەرەکان دیاری بکەین بە ئەقڵی هەموو حیزبەکان ئیستیفتاکەن بۆ نمونە لە ناوخوانیا مناقەشاکەن گۆڕان دێڵم 20 نقطەکەی من پارتیە لەمە 20ەکەی من ئەوی ترە لە 20ەکەی من ئەو کاتە کەس ناڵێ وڵا بەرهەم ساڵە تۆ حیزبەکەت بچووکە ئێمە 25 ئەندام پەرلەمانمان هەیە ئێمە نامانەوەی تو وەرگین تۆ وەرە ئایدی ئێمە بە ئێمە ئەو کاتە ئەڵێن ئیستیفادە لە عەقڵیەتی هەر حەوت گروپەکە کە هەر 20 مەشروعەکان نووسیواتە 140 نقطە نووسراوە ئێمە دین لەمانە کۆلکەی هاوبەش هەڵەگرین بێەوەی بزانین ئەم بڕگەیە ساحەبەکەی چێ بەڵام پارتی وێچێتی هاتووە بۆ ئیغفالکردن وەکو زمانی مناڵی ئاوان لەسەری مناڵەکە کرێ و خولخڵۆکە لەسەری دروستەکەی ناگای لە خۆی نیە. ئێوە ڕامان کێشێ بۆ مەشروعەکەمە بڵین با شدو بالله فەرموکار نێچیروان عەقدەکەت لەگەڵ پۆتین 2 میلیارد دلار دەست خۆش ئافرین عەقدەکەت لەگەڵ ژێرزەمینی لە شوێنێکی تر ئافرین دەست خۆش زیندانیەکانت ئافرین دەست خۆش بەڵام مەشێڵە شکات بکەین لە لای عەبادی خەڵکی تخوا لافیتی لە سلێمانی هەڵگرتووەڵێ یا عەبادی خاتر حوسێن ئورسل الراتب تخوا ئەمە زەلیلکردنی کورد لەمە زیاتر تاکەی ڕۆشنبیرێک مامۆستایەک وا بڵێ خۆش هەرجێی گلەیە چونکە نەبووە ئەگەر بژمرێت الحرة لا تأكل بثديها ئافرەتێک کە حڕ بێ خۆی بەمەم چینان پێیان ناکە بەڵام چی بکە گەیاندێتی ئەو دەرەجە کاکەی نێچیروان و کوردایەتێوانان گەیاندیان ئەو نقطەیە بنووسێ بۆ عەبادی و عەبادیش دەستی پێکا بڵێ ڕاتبە نێرم بە شەرتێم جوندیانم ئەم ئەمن و مخابراتانم بڕۆن و بەسەر حدودەکەی 50 و حاجێمە ناوەوە زەروریە ناوەی کوردستان گەندەڵەکەی ئێرە ناژڵەم هەر گەندەڵی اقتصادی بەڵێ لەسەر نقاتانە ڕاستە پێویستە نقاتەکان بەڵام نقاتی پارتی وێچێتی نان نقطەیەک کە ئەحزابەکان لەسەری کۆ ببنەوە بیرمەندانی تریش خۆ وڵاتە هەر حیزبی نایبا بەڕێوە کۆمەڵی خەڵکی بیرمەندی سیاسی هەن ئەوە مصحفیە هەیە ئەوە مامۆستای جامعە و شیکاری سیاسی هەن ئەوانەش دەتوانن بیبن بەڕێ
زۆر باش مامۆستا بابەتێکی دیکە ینی کە زۆر مناقەشە دەکرێەوەیە کە بیری توندڕەوی لە هەرێمی کوردستاندا خەریکە تەشەنە دەسەنێ لە ماوەی ڕابردوودا کردەوەیەکمان بینی لەسەر بینای پارێزگاری هەولێر چەند کەسێک حتمما بەو تۆمەتە دەستگیر کران و دواتر خۆیان دانیان بە تاوانەکەیانە کە یەکی چەند مامۆستایەکی ئاینی بوو و لە پاڵەمەشدا حتمما یاسای تیرۆر وەکو زەروریەتێک لە پەرلەمان درێژ کرایەوە بۆ ئەم دۆخەی کە ئێستا هەیە بەرمەبنای ئەو مەترسی کە فکری داعش لەم ناوچەیەدا هێشتا ماوە دەمەوێت تێبینی تۆ بزانم ینی چۆن دەتوانرێ ئەگەر ئەم بیرە لە هەرێمی کوردستاندا هەیە بیری توندڕەوی چی بکرێ بۆ کاڵکردنەوەی یەکەم بیری توندڕەوی نییە ئێمە خەڵک لێمانەدا هاوارەکەین کە هاوارمان کرد خەڵگەنە دەنگیان بەرزە هاوارەکەن خەڵک ناڵە ئەی بۆ لێدرێ یەکەم کاردانەوەی هەموو تونند و تیژیە گەبێ بزانانی تونند و تیژیەکی بەرامبەرە معاکس لەهو في الاتجاه ومساوي له في المقدار وكل نيوتن باشە ئەمە یەکەم دووهەم فکری توندڕەوی جارە بە هیچ شێوەیەک نییە لە کوردستان ئەگەر توندڕەوی هەبووە تەنظیمی دەولە و قاعیدەی ئەتوانی لەوێ بناغەیەکی بە قوتر دروست بەڵام خۆ هەیە بۆ تا ئێستا بۆ نمونە ئەنجومەنی یاسایش خەڵکیان گرتووە دانی پێدانا دێمە سەر ئەو نقطەیەش ئەو مەسرحێشت بۆ باسەکەم یەکەم ئەمە هاوار هەستانی خەڵکیەکە لە کاردانە ئەمە یەکەم دووەم ئەو گەڕانەوە بۆ دینەی کە پارتی وێچێتی لە مزگەوتەکان لە ڕەمەزانا بینیان لە زۆنی زەرد و سەوز ئەو نوێشکردنی 700 تەلەبەی گەنج بە ئیمامەتی گەنجێکی تراکسود لە پێی حافظ قورئان لە جامعەی هەولێر کە کردیان ڕەتفعلی ئەوەیە تەحەمولی ناکەن ئەوان هەست بەمە ناکەن کە قەومیەت ئیفلاسی کردووە لیبرالی ئیفلاسی کردووە اشتراکی ئیفلاسی کردووە مقابلە ئیسلام متەجەذرە ئیسلام خاوەن ڕەگوڕیشاڵە کامەی زۆر داعیەکی زۆر گەورەیە سەعدی ئەحمەد پیرۆمە لە بەختیار بێنی یان فازڵ میرانی لێ بێنی ناتوانە مناقەشە لەگەڵ مەلایەکی لادەیە بکە کە منطقیشی خوێندووە فەلسەفەی خوێندووە علم الکەلامی خوێندووە ئوسولی فقی خوێندووە کە دەستورە لەبەرەوە قووەتی ئیسلامەکە خۆی قووەتە بەس ئەمانە پاڵ پێوەندرن بۆ دژایەتی کردنی ئیسلام ئەوە نقطەی دووهەم کە ئەوان ناتوانن تەحەمولیەوە بکەن ئەو هەموو خەڵکە ئاوازیادیان کرد و خەڵکە گەڕێتەوە بۆ دینەکە چونکە مەئیوسە بن هەموو دەوروبەرمان عەرەب و فارس و تورک گەڕانەوە بۆ دینەکە ئەمە دوو سێهەم ئەیانەوێت تەغتیەی ئەم جۆرەشتانە بە مەسرحەیەک بکەن ئەم مەسرحیانە لەوەی جەمال عەبدوناسرە لەوەی محەممەد سیاد بەریە لەوەی بڕقێبەیە لەوەی ڕەزا شایە لەوەی ئامان وڵڵا خان هەروەکوانەی ترسۆکارنەوەی کە کردویانە هیچ فەرقێکی نییە فەرقی چێ لەگەڵەوانی کەیکەن سێ کەس بچن بۆ سەر پارێزگای هەولێر کاتەکەی سەعات حەوتی بەیانیە یەکیان بە نەعلەوە چووە هەر سێکیانە ڕۆن سەیری مەمەڕ و ژوورەکانەکەن فیشەک بە هیچەوە نانن نازانن هەدەفەکەیان چیە بۆچی هاتوون بۆ ئەوێ پاشان مەسرحەیەک مامۆستا ئیسماعیل سوسەیی محتەرەم گیراوە دوای دوو ڕۆژەنراوەتە سەر تەلەڤیزیۆن ئەمانەش بخوێنن ئێمە بەس خۆ مامۆستایانی جگە لە دامپێدانانەکانی خۆی هەندێک تەلەفۆن و پەیوەندی لەگەڵ هەندێک لەو کەسایەتیانی کە لە ناو داعشدا بوون ینی ێ باشە ناکرێ هەرۆ ڕۆژە پیان تەسجیل کردوێ یعنی چی ئەگەرم قسانی من ئێستا بە دەنگ ئەگا بە جەنابن لە تەنیشتەوە هە بەم مایکە نەقلیکەم بۆ تەسجیلێک کرد دوایی تاریخێک بخوێنەوە تۆ بڵێ ئەمە بخوێنەوە دوای تۆ بڵێ ئەمە هی 2014 ناکرێ ئەمە خوا گەورە فەرمێ ئینجاءکم فاسقٌ بنبأ فتبینوا ئەگەر کابرایەکی فاسق واتە جێمتمانە نییە خەبەری بۆ هێنان ئێوە بە دوای خەبەرەکە بڕۆنەوە مەکەونە داوەوە ئێمە چۆن ئەمە قوبوڵ بکەین لە کابرایەکی کافری پارتی کە مەسرحی شێخزاناشمان بینی چۆن ئەم مەسرحی هەزیلە ئەبەم شێوە ئەبینین و ئەنجا حاکم و مدعی و شاهید هەمووی هەرخۆی بێ ڕسمەکان لێرە گیراون بۆ من و جەنابەت خۆسە من ئەم ئاستە من لە مەسافەی مەتر مربعێکە 2 مەتر مربع زیاتر نامبینی تۆ چوزانی لەم لاولاوە چێ دانیشتووە ئێمەش کە مامۆستا ئیسماعیلە بینی لە مەسافەی مەتر مربعەکە ئەمە چوزانی لەولاوە تەعەدا لە ژنەکەی ناکەن و خۆیان ڕاست نەکردوێتەوە بۆی ئێمە چوزانی ئەم شتانەکە هەمویان لێ ئەوەشێتەوە ئێمە برامان هەیە لە سویدە کابرای جەلادی پارتی یەزیدی هاتووە زینای لەگەڵ کردو لیواتەی لەگەڵا کردو ئێستا لە سویدە ناتوانە ناوی خۆشی بێنی لەبەر کەس و کارەکەشی وانە نەکەن بۆ پارتی ئەوەندە بە شەرەفن یا یەکێتی ئێمە نابێ بڕوامان بەم جۆرە ڕەفتارانە هەبێت ئەبێ ئەم ڕەفتارانە وەختێک ساغ ببنەوەکو چۆن من لە زۆر باشە مامۆستا زۆر بە کورتی لەبەرەوەی کاتم هیچ نەماوە مەبەستم بوو لەسەر یاسای تیرۆر بە کورتی سەرنجت بزانم یاسای تیرۆر هەرەوەی کە جۆرج بۆش فەرزی کرد لەسەر 163 وڵات ئەوەی کە داما و کۆیلە بوو ئیمزایان کرد و ئەمانیش نەسی دەقی قانونەکان لە ئیماراتەوە هێنا
فەرموو مناقەشەیە کرا لێەوە کاتە مەولوو بە ئەمراد و یەکێکی تری زانە ڕۆستایی کۆمەڵ و یەکێکی یەکێتیش بوون بە سێ کەس بە لیژنە و تەزدیقیان کرد بۆی شێخزانە بگرێتەوە زەختە بکەنە سەر و کولەکەی دهۆک داخن لەگەڵ 5 معهدی ئیسلامی بە قسەی نێچیروان بەرزانی کەوتیەوە ڕاباڵایەنە خۆ زەمانە هیچ نەبوو بەخوا برا بەڕێزەکە من هەمووی بە مەسرحەیە کەزانم قورئانیش لابن خوێندن هیچی نەمێنێ بەخوا قەسەمە و ئیسلامە هەر هاتۆتە پێشەوە هەر دێتە پێشەوە ڕەغمە ئەنفیان بەخوا کوردایەتی ئیفلاسی کردووە ئەو ئەفکارانش ڕۆشتن نۆرە نۆرەی ئیسلامە دەوری ئێمە بینە پێشۆک و ئۆردۆغان بڵین فەرقی ئێمە و ئەوان ئەوەی ئێمە ڕازگۆ و دەستپاکی مامۆستا ئایڕاد لەسەر هەڵپەساردنی سەرۆکایەتی هەرێمی کوردستان چی بوو؟ مشکلەکە لەوەیە ئێمە ڕئاسەکە لە سەرەتایەوە ئەم سەرۆکایەتیە قاڵبەکەی وادانرا خەیاتەکەوای دووریوە بەقەت باڵای مەسعود بەرزانی بۆیە مەسعود بەرزانی کە ڕۆیشت کورتەکەی کرد بە 5 تەختەی حەمام باشە کەواتە ئەسڵ چییە هەڵۆشانەوەی سەرۆکایەتی؟ یان ئەو هەموارەی کە هەبوو لە ماوەی ڕابردوودا بۆ دەسەڵاتەکانی سەرۆکایەتیەکە هەبێ شتێکی باشە بەڵام سەلاحێت و هەموو شتێکی خۆی محەدد بێ بەڵام قانونە دەرچێ مەسەلەن نابێت سەرۆکایەتی و ڕئیسی حکومەت لە یەک حیزب بن تغییراتێک ڕوو بدا نابێ وەزیری عەدل بۆ نمونە لەگەڵ وەزیری خارجێ لە یەک حیزب بن مەسەلەن ئەکرێ وەکو وڵاتانەیە ئێتیلافاتێک دەکرێت ئیتیفاقاتێک دەکرێت بەڵام دەستور مقدس پێویستە ئاوا تەماشا بکرێت دوای ئەوەی داڕێژرێ مناقەشە کرێت نەکاوە مسودەیەک خەڵکێک تەقدیمی کردووەڵا ئەمە دەستورە ئەیە مافی ئەمە چی لەکوێ مناقەشەکردنیان دەستورە مافی ئەم هەموو ڕۆژ زۆر سپاس دەکەم سپاس بۆ نەجمەدین فەرەج کەسایەتی ئیسلامی زۆر سپاس بۆی کە میوانی تاوتۆ بووی ئازانە نافتی سپاس بۆ ئێوەش تا بەرنامێکی دیکە هەر شاد بن. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بەبان